بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بینەرا بەڕێز و خۆشەویستەکانی کەناڵی ئاسمانی پەیام لە بەرنامەی دین و دنیا لە ئەڵقەیەکی نوێ بە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویستە گەینەوە. ئازیزان، لە بەرنامەی دین و دنیاوە زۆر جار هەڵوێستەمان کردووە لەسەر بابەتگەلێک کە بۆ ژیانی ئێستامان زۆر گرنگ بوون، بۆ چارەسەری گرفتەکانی ئێستامان زۆر پێویست بوون. زۆر جار ڕۆچووین بەناو مێژووی ئوممەی ئیسلامیدا، دەوڵەتی ئیسلامیدا، بۆ ئەوەی ئەو گەوهەرانەی، ئەو کاڵا بەنرخانەی کە هەبوون دەردی ئێستامانی پێ چارەسەرەکرێ دەریان کەین، دیسان بیان خێنە سەرەوە و پیشانی خەڵکیان بدەینەوە، پیشانی فەرمانڕەوایانی ئێستایان بدەینەوە بۆ ئەوەی چارەسەری کێشەکانی ئەمڕۆی خەڵکیان پێ بکەن. ئیسلام هەمیشە لە هەگبەیدا چارەسەری هەڵگرتووە، چارەسەر بۆ کێشەکانی خەڵک، بۆ کێشەکانی تاک، بۆ کێشەکانی کۆمەڵگا، بۆ کێشەکان لە هەموو کایەکانی ژیانە، هەر لە سیاسەتەوە بیگرە تا دەگاتە ئابووری و تا دەگاتە دەوڵەتداری و تا دەگاتە خێزان و کۆمەڵایەتی و هەموو کایەکانی تر. ئیسلام طرحی زۆر باشی چارەسەری کێشەکانی لا دەسەکەوێ. ئێمە لێرەوە لە بەرنامەی دین و دنیاوە دەگەڕین بۆ گرفتەکانی ئەمڕۆی تاک و کۆمەڵگا، ئەو چارەسەرانە دەستنیشانەکەین، باسییان لێواکەین و توێژیان لەسەرەکەین لەگەڵ میوانە بەڕێز و خۆشەویستەکانی ئێمە. ئازیزان، لە ئەڵقەی ئەمجاری بەرنامەکەتان ویسمان هەڵوێستە بکەین، یان دەمانەوێت هەڵوێستە بکەین لەسەر ئەو بارودۆخە ناهەموارەی کە ئێستا خەڵکی کوردستانی بە تاک و کۆت تێکەوتووە. هەمومان گرفتاری کۆمەڵە قەیرانێکین کە ئێستا پیانەوە دەناڵێنین. یەک لەو قەیرانە قەیرانی داراییە کە هەمیشە لە سەرزاری دەسەڵاتداران و فەرمانڕەوایانی ئێستایە بەرامبەر خەڵکی بەکار دەهێنرێ، لێ قەیرانی داراییمان هەیە، ناتوانین خزمەتی خەڵکی پێ بکەین. بزانین قەیرانی دارایی چۆن چارەسەرەکرێ. یەکێکی تر لە قەیرانەکان ئەو قەیرانەیە کە بەهۆی نالەباری تەندروستیەوە باڵی بەسەر یەکێک لە پاساوەکان کە زۆر جار بەرپرسانی ئەم وڵاتە ئەم هەرێمە بەکاری هێنن، دەڵێ بەهۆی نەخۆشی کۆرۆناوە ئێمە دەستمان بەسراوە، ناتوانین کێشەکانی خەڵک چارەسەر بکەین، گرفتار بووین. زانین لە دینە ئەم قەیرانانە چۆن چارەسەرەکرێن؟ ئایا دەرمانمان هەیە بۆ ئەم دەردانە یان نا؟ ئایا لە مێژووی دەوڵەتداری ئیسلامیە ئەم جۆرە قەیرانانە هەبوون یان نەبوون؟ ئەگەر هەبوون چۆن چارەسەر کراون؟ یەکێک لە قۆناغە هەرە گرنگەکان کە هەمیشە مێژوونووسان بۆ یەگەڕێنەوە، وەزانایان بۆ یەگەڕێنەوە، و ئێمەش زۆر جار تەقەمان لە دەرگای ئەو سەردەمەداوە، سەردەمی عومەری کوڕی خەتابە خوای لێ ڕازی بێ. ئیمامی عومەر یەکێک لە پێشەوە هەرە گەورەکان کە بە پیاوی ئەزەمات ناسراوە، توانیوەتی چارەسەری گونجاو بۆ کێشەکان بدۆزێتەوە. ئێمە لێرەوە لەگەڵ بەڕێز دکتۆر ئیسماعیل پێنجوێنی بانخواز و شارەزا لە سیاسی شەرعی دەگەڕێینەوە بۆ ئەو سەردەمە و باسی ئەو قەیرانانە ئەکەین کە لەو سەردەمەیە هەبوون، بزانین چۆن دەکرێ ئاوێتێت دەرمانێک بۆ قەیرانەکانی ئەم سەردەمەی ئێستا بدۆزینەوە و دەردی ئەم کۆمەڵگەی پێ چارەسەر بکەین. کاک دکتۆر زۆر بەخێر بن. پایدار بیمەوە سەی بەڕێزم. زۆر خۆشحاڵم کە لە بەرنامەکەی منە، بەرنامەی دین و دنیا، بۆ یەکەم جار بە دیدار و خزمەتی بەڕێستانەکە. من لە خزمەتی تۆ و بینەرەکانی جەنابیشت و پەیامە شیرینەکە و کەناڵە جوانەکەی ئێوەیان، کەناڵی پەیامی خۆم، کەناڵی پەیامی هەمومان. بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. سڵاو و ڕێز و خۆشەویستیم بۆ بینەرەکانمان کە کاتی خۆیان ئەدەن بە ئێمە، یەکەم کەس ئەبێ سوپاسی ئەوان کەین لەناو ئەم هەموو کەناڵانەیە مامۆستا ئێستا ڕێز لە من و تۆ ئەگرن، هەر یەکەیان 40 دقە کەمتر زیاتر لە عمری خۆیان خەڵات یەماکەن. سوپاسی جەنابیشی دەکەم بۆ اختیارکردنی ئەم بابەتوە. مۆزوعێکی زۆر گرنگ و جوانە کە
فەرمایشتێکی عەبدوڵڵای ئیبن عەباسی بیرخستمەوە لەسەر ئەم حەزرەتی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە ئەفەرمێت ئەکثروا من ذکری عومەر بن الخەطاب زۆر یادی حەزرەتی عومەر بکەن فەرمووی لەبەر چی زۆر یادی بکەن فإنكم إن ذكرتم عمر فقد ذكرتم العدل ئەفەرمێ ئەگەر یادی عومەرکەن یادی دادپەروەریتان کردووە وإن ذكرتم العدل فقد ذكرتم الله ئەگەر باسی عدل و دادپەروەریکەن یادی پەروەردگارتان کردووە جا تەوەرەکەت زۆر تەوەرەکەمان زۆر باشە یادی عومەر یادی عومەرە یادی عەدل یادی عەدلە یادی ئەڵڵایە یادی خواکەی ئینشاءڵڵا بینەرە بە ڕێزەکانیش لەگەڵ ئێمە یادی خوا بکەین یادی خۆ ئەکەین چونکە یادی عەدل و عومەرەکەین عومەر ئەگەر بینە خزمەت حەزرەتی عومەر بڵێ یار و نەیار یادیان کردووە نەک هەر من و تۆ ئێستا یادیەکەین حەزرەتی عومەر کاتێک سەیری جەواهیرلال نەهرۆ ئەەکەی لە کتێب لە یادداشتەکانیە لە نەحوە الحوڕیەکەیە لە کتێبە جوانەکانیە زۆر بەڕێز و تەقدیر و لە بەرابەر حەزرەتی عومەر و ڕائوەستێ حەزرەتی عومەر کاتێک مایکل هارت کە کتێبە جوانەکەی دانا زۆرمان لا گرنگ بووەمانەزانی مهمە کە بەس عومەریشی داناوە عومەریشی یەکێک لەو کەسانە داناوە کە ئەوی ژیادی کردووە جا حەزرەتی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بەمەش با دەست پێ بکەین ئەوانە هەندێکی یارەکە عەبدوڵڵای کوڕی عەباس نەیارەکانی ئەم سەردەمە لەگەڵ نەیارەکانی ڕەسوولی مقەوقەس و هێڕەقلە کە هات بۆ لای و پاڵیا بۆ لە بندارەکەیە فەرمووی کوانێ ڕئیسەکەتان کوانێ ئەمیرەکە و پاشاکەتان ئەو داینابن بۆ لای ئەو داینابوو یەک دنیا خەدەم و خەشەم و نازەم چی بەدواوە بێ خشووڕی سیلاح و خنجێر و شمشێر بێ پاڵیاوە تۆ لە بندارێکی خورمایە ماشەڵڵا خەوێکی نازک و جوانی لێکەوتووە وتیان بڕۆتە ئالیا خەوتووە من هینمەوێ ڕئیسمەوێ ڕئیس سەرۆکمەوێ وتیان بڕۆ ئالیا خەوتووە سێرێکی کرد وتی حەکەمتە فعدلتە فەئەمینتە فەنیمتە حکمت کرد عەداڵەتت جێبەجێ کرد ئەمینیش بووی خەوی خۆشیشی لێکەوت جا حەزرەتی عومەر ئەنجا با من تۆ بچینە خزمەتی پیا و مەعدەنی ئەسڵی مرۆڤە گەورەکان کەی دەرەکەوێ لە کاتێکا دەرەکەوێت کە ئەزەمات هەبێن پیا و کوردواری خۆمانە لە قاچی ڕەش و سپی لە بوارە دەرەکەوێت ئەگەر دروست بێ ئێمە لە خزمەتی حەزرەتی عومەرە ئەم وشەیە بڵێن حەزرەتی عومەر پیاوی ئەزەمات بووە پیاوی گەورەی مەیدان بووە لە کاتێکە دووشت ڕووی داوە ئێستا لەگەڵ ئەم واقعی ئێمە هاوتەری بە مامۆستا کەواتە بە جەنابی مامۆستا لە تێڕوانینی ئەم حەزرەتەوە حەزرەتی عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بۆ چارەسەری قەیرانەکان دەست پێ بکەین بزانین ئەو چۆن توانیوتی ببێ بەو پیاوەی کە قەیرانەکان چارەسەر بکاوە تێڕوانینی چۆن بووە بۆ چارەسەرکردن لەکوێوە دەستی پێکرد لە خزمەتتا مامۆستا یان ساڵی 18 ساڵێکی قورس بوو بۆ ئیمانداران بۆ دەوڵەتەکەی حەزرەتی عومەر ساڵی 18 هیجری ئەو ساڵە بوو کە پێوترا ساڵی مەجاعە و گرانی و قەیران قڕان نەبوو ئەوەی ئێستا قڕانی دارایە مامۆستا من نامناوە قڕان ئەوەی ئەو کاتە قەیران بوو قەیران ئێمە هەندێکیان بەدەستی خۆمان بەدەستی خۆمانە قڕانە ئەوەی ئێستا قڕانی دارایە مامۆستا ئەو کاتە قەیرانی دارایی بوو 2 ساڵ باران نەباری ناویان نە عام الڕەمادە عام المەجاعە ڕەمادە ها پۆل ئێمە پێڵێن پۆل ئەرز ڕەنگی پۆلی گرت بوو پۆلی پشکۆ خۆڵی پشکۆ پۆل ئەرز ڕەنگی ئەرزیەتی لە دەستدا بوو مرۆڤەکان هەر هەمووی ڕەنگی هەڵگەڕابوو بەرەو ڕەشی و بەرەو داماوی چوو بوو ساڵێک هات قات و قڕی و بێبارانی لە هەمان کاتیشە طاعونی کۆرۆنا هەر هات ئەمواسەکە کە 25,000 سەحابە و خەڵکی شەهید کرد و مرد بەو ئەمواسە هاوتەریب ئەم دوو کێشەی ڕووی لە حەزرەتی عومەر کرد حەزرەتی عومەر وای لێ هات دوو کێشەی بۆ دروست بوو کە یەک لە ئیشە جوانەکانی حەزرەتی عومەر ئەوە بۆ حیمای دروست کرد بوو ثەروەی حەیوانی هەبوو ثەروەی حەیوانی نەما
حەزرەتی عومەر تاکە کەسێک بووە کە بیری لە وەزارەتی زەراعەت زۆر بەچاکی کردو تۆ یەکەم کەس کە یەکسەر هاتە سەر حکم و بڕیاریدا فەرمووی زەراعەت یەکەم شت کە من ئەیکەم ئەرزەکەی خۆم کە وەرم گرتو و ماڵ و موڵکی منە ئەوە کردمە وەقف کردمە خزمەتی تەئمین سەحی گەلەکەم ئەنجارەی تر شتەکانی کەی خەڵگات بەدوای ئەم دوو شتەی لە دەست دەرچوو باران نەما سەروەی حیوانی نەما ئەنجا لێرایە حەزرەتی عومەر وەکو عەرزم کردی دۆست و دوژمن ڕووی کردە مەدینە ئەعراب دوور نزیک وەکوتمان یار و نەیار هەمووی هاتنە مەدینە کە هاتنە مەدینە حەزرەتی عومەر لێرایە حاڵەتی تەواریئی ڕاگەیاند حاڵەتی تەواریئێک کە ئەشرەفە بنەفسیه على الوضع الراهن حەزرەتی عومەر ڕاستەوخۆ خۆی هاتە مەیدان حاڵەتی تەواریئەکەی کە ڕاگەیان یەکەم شت فەرمووی خێوەتگام بۆ بکەنەوانێ یەکەم خێوەتگایە کە بۆ ئاوارە دروست بێ بڵام ئاوارە ئەوانەشی کە دوژمنی بوون هاتنە ناو مەدینەوە یەکسەر فەرمووی ئوحصوا من يتعشى عندنا ئیحسان بۆکەن هەر وڵاتێک هەر شوێنێک دووشتی نەبوو پلان و ئیحسای نەبوو پلان و داتای نەبوو قڕی بەسەرە بێ حەزرەتی عومەر فەرمووی ئیحسا پلانێکی جوانیش ئیحسایان بۆ کەروتیان قوربان لە فڵانە ڕۆژ و ئەوەندە کەس هاتووە 7,000 لە فترەیەکی کەمە 6,000 برسی ڕووی کردە مەدینەی منەوەرە لە نەهامەتیا هات لە نانان ئەزانی چۆن بوو مامۆستا ئەڵێ گورگ و وەحش و داباکانی شاخیجات نۆ ناو مەدینە هیچ نەما بخورێ ئەرزێکی قاحل ڕق و تەق و وشک حتا ڕاویەکان مێژونووسان کاتێک باسی وەزعەکەمان بۆکەن خەڵک بۆ ئاژەڵی سەر بڕیەوە بە کەڵکی خواردن ناتووە هیچ نەما گورگ و دڕندە هاتنە ناو خەڵک ئەوە نەما برسیەتێکی وا بوو ژیان زۆر ناخۆش بوو کەواتە ئێستا هەموو چاوەکان لەسەر حەزرەتی عومەرە حەزرەتی عومەر عومەری عامر حەزرەتی عومەری فاروق حەزرەتی عومەری ئەبول المدن حەزرەتی عومەری ئەبول ئەبناء و عیال حەزرەتی عومەر بۆ پێوتراوە ئەبول المدن حەزرەتی عومەر خاوەنی دروستکردنی حەزارەتێکە ئەبێ هەموو مرۆڤەتی شانازی پێوکە بەسرە و کوفە کێ دروستی کرد فوستات و جیزە کێ دروستی کرد ئەو شارە گەورانەی میسر کە حەزرەتی عومەر کاتێک ئەوە دروستەکە بە عەمری کوڕی عاسە فەرمێ ئەی عەمر خەڵک ئەزیەت نەدەی لە ئەسکەندەریە وەرە بڕۆ بۆ ئەولا شارێکی کەم بۆ دروستکە ئەم قاهیرە وردەوردە لەو شارۆ دروست بوو کە فەرمووی ئەزانی چۆن شارێکیشم بۆ دروستەکەی شارێک سازگار لەگەڵ بیئەی گەلا بێ لەگەڵ بیئەی هاونیشتمانیەکانمانە بێ باران نەدەین دوای دێمەوانێ یەک نقطەی خۆشی بیرخستمەوە فەرمی بڕۆن بۆ ئەوەی بیئەی ئەو شارە دیاریکەم بۆنێکی خۆش و کەڵکی بێ بۆ خەڵکەکە گۆشتدا بنن لە هەموو شوێنەکان لەم جوغرافیا دای بنن لەو جوغرافیا دای بنن لەو جوغرافیا دای بنن کامیان ئاخر گۆشت بۆ گەنی کرد ئەوێن بۆ بکەن بە شار بابی ئەیەکی جوان و ناسک و سازگاری هەبێ جا ئەم عومەری ئەبول المدن دوای باسیەکەی نەگە مەجال بوو لیجانی تشکیلەی لیجانی کرد ئیحسایەکی جوانی کرد دقیق و ورد چونکە 6,000 کەس بۆ مەدینە بێجگە نەبووەکانی دەرەوەی مەدینە بەتیهامە و بە هەموو ئەم لاولاوە زۆر قورسە بۆیە حەزرەتی عومەر ئێستا من عەرز دەکەم چیەکە گەورەترین شت ئەوەیە سەرکردە سەرۆک کار بەدەست لێرایە ببێتە قودوە حەزرەتی عومەرە بێتە پێشەنگێک کاتێک من دیراسەی مەجاعەکانم کردووە نەبوونیەکانم کردو حتا بە شۆڕشی فەڕەنسیشەوە بۆ شۆڕش دروستە بێ حەزرەتی عومەر شۆڕش دروست نابێ بۆ تەزاورات دروست نابێ نەبوونیەکی زۆر زۆر قورسە بەس ئینقیلاب دروست نابێ هیچ دروست نابێ حەزرەتی عومەر یەتە سەر مەیدان وەک ئەوان برسی و لەوانیش برسیتر ئەو سەر ئەو شۆڕشی بۆ دروست نابێ چونکە ئێستا ئەبینی حەزرەتی عومەر کێیە حەزرەتی عومەر دێت ئەفەرمێ لێکێک لەوانەی کە دێن ئاوارەکان حەزرەتی عومەر نانێک دائەنێ نانێکی چۆن هاکەزایی لەو دقەیە ئەفەرمێ جیئە بخوبزین خبزەکە زانی چی لێکرا بوو وەتکی لێدرا بووە کە هاتۆزێ گەڵێ پی خۆمان چیزەڵک تۆزێ پیوێکی پێوە بوو کابرای
فەقیر و گوناحەت نازام چۆن بیخۆم. حەزرەتی عومەر فەرمووی ئەو بۆ ناخۆی. وتی یا عومەر ما أكلت سمنا ولا زيتا ولا رأيت له أكلا منذ كذا وكذا إلى اليوم. فرمي قربان بخوا لميجا خواردني وام نبيني وا نانا الرقيق لقل توزا بيوك ودق يعني بيو يعني تشوري نق زيتك ودق يعني تشوري. حضرتي عمر أعلي رويت أنبر يا ريدا أعلى حلفة سويني خوار فرمي خوايا سوين بيبا قوريكت أن لا يذوق لحما ولا سمنا حتى يحيي الناس. سوين أخوم بالله نخوم نعيالي خوم نخوم نمالي خوم نقوش بخوم نتشوري بخوم هتا خلق زرد خناءك وجاريكي كخلق أبو جيتوا. زمام وسام منع الطعام والأكل في بيته. سيري قدوك سيري سروك وقورك كتشون دسبيك حلي أزمات ئەگەر ئاوا بکرێ ئەگەر هەر کەسیش چاو لەوکە زۆر بە ئاسانی ئەکرێ مامۆستا. وتی ماڵ و مناڵەکەم ئەمە من خەلیفەکەی ئەو خەڵکەم. ئەزانێ خەلیفەی کوێ بوو؟ خەلیفەی هەتا سجستان و خوراسان و ئۆزبەکستان و هەموو ئەمانە فەتەحکراوە لە سەردەمی حەزرەتی عومەرە بە عێراقتەوە بە برای خۆم بڵێم بە میسرتەوە هەتا لیبیا و هەتا کوێ و کوێ و شام و میسر هەمووی قودست حەزرەتی عومەر ئامیر و ناهیەکەیەتی. ئەنجا فەرمی ڕۆڵەکانم ژنەکەم نان لێنان و چێژ لێنان و گۆشتی چەور و تیکەی چەور و ئەوە نەما منیش وەک ئەو خەڵکە ئەژیم. ئەجمع الڕوات مامۆستا عەباسگیان ئەجمع الڕوات لەسەر ئەم قسەیە إنه كان صارما في الوفاء بهذا القسم. خلافێک نییە لەوەی کە حەزرەتی عومەر ئەم سوێنەی بردە سەر نەک بڵێ لە بەرچای خەڵکە وەڵام من ئەتومە سەر تەلەڤیزیۆن و دوو قسەی گەورە گەورە بکەم و منیش وەکوێەوە فەقیرم و تەسویرێ بکرێت و ڕەسمێک و تەمسیلێک بکرێ. هەرچی ڕوات هەیە متفقن لەسەر ئەوەی حەزرەتی عومەر ئەم سوێنەی بردە سەر. چۆن مامۆستا؟ هەر من قسە بکەم؟ ئێمە لە خزمەتی تۆ. منێکە پرسیارێکم هەبوو ئاراستی منیش خزمەتی تۆ گەم بۆ گرتووی ئینشەڵا بینەرەکانیش لە خزمەت بینەرەکانیشە. حەزرەتی عومەر خۆی پیاوێکی زۆر جوان بووە. حەزرەتی عومەر قوڕیشی مەشهوور بوون بە سوور و سپێتی و دەموچاو گەشی و جوانی. حەزرەتی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ هەر خۆی ماشەڵڵا باڵا بەرزێکی ئێستا کە من هەموو جارێ لە خزمەتی یان یەکسەر ڕەسمێکی زۆر ئەوەی فلیمەکەش کە ئەیبینین نا ئەوە تەمسیلیە بۆ من و تۆ ئەکرێ. حەزرەتی عومەر پیاوێکی زۆر باڵا بەرز و جوان و کەشخە و سوور و سپی بووە. بەڵام ئەزانی هەندێک لە ڕیوایەتەکان لە سیرە و تەحلیلی سیرەی سیاسی کە ئەکرێ هەندێک جار ئەڵێن عومەر ڕەشتاڵە بوو. ئەزانی بۆ لەبەرەوەی ئەلەم ئام و ڕەمادەوە ڕەنگی عومەر ڕەمادی بوو. ڕەنگی عومەر ڕەش هەڵگەڕا. ڕەنگی عومەر ئەو ڕەنگە جوان و سپی و سوور و سپێتیەی نەما هەتا بە شێوازێک وای لێ هات عەبدوڵڵای کوڕی زەیدی کوڕی ئەسلەمە فەرمێ وشترێک تەرتیب کرا بۆ فەقیر و هەژار چونکە هەموو ڕۆژێ 10,000 قەس ئەو خواردنی دانا عومەر. هەموو ڕۆژێ 10,000 قەس ئەو خواردن ئیشرافی ئەکردن یەکە بە یەکە. حشترێکیان سەر بڕی لە جەرگ و دڵەکەیان بۆ حەزرەتی عومەر هێنا لەگەڵ تۆزێک بەزەکەیە. حەزرەتی عومەر فەرمی ئەنا هاذا ئەوە چییە؟ وتیان قوربان ئەوە تۆزێک لەو کەبید و جەرگ و دڵەکەیەتی حەزەکەم تۆش بیخۆی. فەرمووی بەخ 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 قالە بەخ بەخ بئس الوالي أنا إن أكلت طيبها وأطعمت الناس كراديسها. ڕێک بە پێچەوانەی ئەمڕۆ ڕێک بە پێچەوانەی ئەمڕۆ. فەرمووی ئەمری سەرکردەیەک نەمێنێ خراپترین والیەک منم ئەگەر چەوری و جوانیەکەی بخۆم خەڵکی سەر و پێکەی بخوا. نارم بە سەر و پێشکەی نەبیرم نییە. بئس الوالي بئس الوالي إن أكلت أطيبها وأطعمت الناس كراديسها.
خراپترین والیە ئەو کەسەی کەوا چەورە ئەو جەرگ و دڵ بخوا سەر و پێ و قاچ و قوڵیشی بدا بە خەڵک لەبیر نەچووەکە شوێنێک ئەجمع الروات هاتی لنا غير هذا الطعام فەرمی یاڵە لای بە خۆی تەمسیلی ئەم درامای حەزرەتی عومەر چونکە هەموو شتێکمان بە تەمسیلی بینیوە لی تێناگەنی ئەویش ئالێرایە ئەم دیمەنەمان بۆ پیشانەیە فەرمی هاتی غير هذا الطعام بڕۆ نانەکەی خۆم بۆ بێنە لەو کاتەوە کە سوێنی خواردووە مامەسا نانەکەی خۆی کامە بوو نانە ڕقەیەک لەگەڵ تۆزێ زەیتە هەندێکگەڵەن زەیتیشی تەر کرد ترشاوێکی سرکەیە کرد بەسەرە یەکەم کەس کە ئەمانن ئەوە چی ئێسکم قۆڕەقۆڕەکە حەزرەتی عومەر ئەو قسەی کردووە ئەمانە وەڵا قسکم قۆڕەقۆڕەکە حەزرەتی عومەر هەموو جارەگەیوت قەرقر إن شئت قرقر وإن شئت لا تقرقر ما لك عندي أدم حتى يفتح الله على المسلمين بلى أو خواردني زاني چی لێ کرد فەرمووی بڕۆن ئەو سەرکردە ناوی فەقیرەکانی هەمووی لابوو فەرمی بڕۆ وەیحەک بڕۆ بیبە وەیل بۆ تۆ وەیحەکە هاوار بۆ تۆ بڕۆ بیبە بۆ ماڵی یەثموغی فەقیر با عومەر نەیخوا دەمی مناڵەکانی یەثموغی پێچەور ببێ و تۆزێ زەردەخەنە بکەن جا ئیمامی عومەر هەموو جارسکی قۆڕەقۆڕیە کرد ئەمە کێماڵە قسمە قۆڕەقۆڕەکە حەزرەتی عومەر ئەیوە ئایسکەکە قەرقر إن شئت قەرقر أو لا تقەرقر قیڕەکەی نایکەی کەیفی خۆتە واللهی ما لك عندي أدم ئەوە نانە نایەمێ ئەوە چەوری و نایەمێ ئەوە خواردنێ نادەمێ حتى يفتح الله على المسلمين هەتا خوا دەرگا لە مسلمانان و فەقیر و هەژار و نەدارەکانی ئەم گەلە مەکاتەوە ماوەسەیە ئەتر دوای کە ئام شتانیان بۆیانە دووسێ قسەی مەشهوری هەن هەمووی مەشهورە فەرمووی کەیفە یعنینی شەئن الرەعیە لە دوای ئەم خواردنەی کە بۆیان هێنا ئیتر تێی گەشتن کە حەزرەتی عومەر نابێت جارێکی کە کەس خواردنی خۆشی بۆ بەرێ فەرمووی کەیفە یعنینی شەئن الرەعیەتی ئیذا لەم یەمەسەنی ما مەسەهم من چ سەرۆکێکم من چ گەورەیەکم من چ خەلیفەیەکم چۆن ئاگام لە گەلەکەم بێ ئەگەر ئەوەی ئەوان تووشیان بووە من تووشم نەبێ بۆیە مامەسا لە دوای ئەزمەکەشەوە جارێکی کە خواردنێکیان بۆ برد دوای کۆتایی خەریب بوو کۆتایی بێ و کۆتایی نەبێ وتیان قوربان سوێنەکەت الحەمدولله سوێنەکەت بردتە سەر بۆی هێنا دیسانە فەرمووی بەخ واللهی وە ناخۆم خواردنەکەی خۆم بۆ بێنن خواردنەکەی خۆی مەشهور بوو حەزرەتی عومەر ڕۆژێک عەدالەتی عومەر جوانیەکانی وا بوو حەزرەتی عومەر لە یەکەم وتاریۆ کە یەکەم وتاریاوتی ئێوە وا مەشهورم من زۆر توندم فەرمووی توندتری ژەبم ڕوومەتی ئەو کەسەی ناحەقە ئەی خەمە سەر ئەرس و پێ ئەنێم بەو ڕوومەتە تا حەقەکەی بۆ لێوەرەگرمەوە بەڵام فەرمووی ڕوومەتی عومەریش لەسەر ئەرزە پێی فەقیر و هەژارەکانی با پیا بنرێ چونکە من ئەمیری فەقیر و هەژار و مەساکینم ئەمیری ئەبولمدونم پێیانەوت ئەبولعیال ئەبولئەطفال ئەبولمناح یەکێک بۆ لەو کەسانەی کە حەزرەتی عومەر وەک پێم وتی جەوایل ناناهرۆ زۆر سەرسامە پێی وە خۆشەویستەکانم بینەرە بە ڕێزەکانم یەک لە مناڵەکانی ڕۆژێکیان تۆزە میوەیەکی دەستکەوتە بۆ حەزرەتی عومەر بینی لەم ئەزەماتە ئەم کەلیمانەی زۆر دووبارە کردێتەوە حەزرەتی عومەر فەرمووی بخ يا ابن أمير المؤمنين تأكل الفاكهة وأمة محمد هزلا وي كر أمير تودي ميوان بو أخي أمتي بيغمري صلى الله عليه وسلم محمد المصطفى هزلا روح إلى بربراوة دەستی کرد بە گریان و تیباوە واللهی هەندێ ناوکە خورمای کۆنم کۆ کردوتەوە ئەو میوەیەم پێکڕیوە قەیرانەکانی تێپەڕان بەم شێوەیە قۆناغەکانی تێپەڕاندنی مامۆستا چۆن تێپەڕان فەرمایشتەکەت زۆر جوانە
حەزرەتی عومەر سەرەتا دەستی پێ کرد وتی نانی ڕەش نانی سپی بۆ ڕۆژی ڕەش بەیتولمالێک کە ئەوەی تۆ تەمەناوەکەی و بیری لێەکەی تۆ لە بەیتولمالەکەی لە وەزارەتی مالی حەزرەتی عومەرا بووە لە وەزارەتی مالی حەزرەتی عومەرا بووە کە حتا چیتیا بووە نەوعە هەنگوینێکی خاص هەبووە هەنگوینێکی خاصی یەمەنی کە ئێستا یەمەن هەر مەشهورە بە هەنگوین ئەو هەنگوینەشی تیا بووە حەزرەتی عومەر ئالێەوە دیسان و فەرمووی ئیحسایەکی عامم بۆکەن دەستی پێ کرد بە تەوزیع لەم ئیحسائیەیە ئەفەرمێت زەیت نان هەر هەمووی تەوزیع کرد بە تەوزیعکردنێکی چی یەکێک لە هینەکانە فەرمێ ڕئیس قەبیلەکانە فەرمێ بۆی ئەناردین شەهرەن بیشە هەموو سەرمانیەک هەر کەسە ئیحسای خواردنی خۆی بۆ ڕۆشتووە و شتی خۆی بۆ چووە بە شێوەیەک ئەفەرمێ ئەمە کە ئەمە دوورەکان ئەوەی نزیک هەر تەواو سەرپەرشتی کراوە دوورەکانیشی بەسەرە کردو ماگانە خواردنی بۆ ناردوون لەگەڵ ئەوەشە یەتەعەهەد مەڕضاهم یەکە بە یەکە ئیشرافی نەخۆشەکانیە کرد لەگەڵ ئەوەشە هەر کەسێک مردە بێ کفنەکەی عایدی بەیتولماڵ بووە بە مردوو بەزینەوە حەزرەتی عومەر سەرپەرشتی کردوون لەسەر حکوومەت نەبووە قەبر بکڕین وایە حسابی قەبر بکڕین ئەوەیە خوا بکە کفنەکەشمان پێ وڵا کفرەکانە بێ بکڕین وابزانم خزمان و دۆست خزم ئەخوا خێریان بنووسێ کفنەکە بەدەزەوانێک نێمشیان پێکرد حەزرەتی عومەر کفن و دفن و قەبر و هەموو شتێکی بۆ ماڵێ بۆ فەقیر و هەژارێک دابینە کرد کە یەکێکە گەر بمردە لەولا کۆڕۆنا ناخۆشیەکە سەحابە پێی مرد سەحابەی گەورە گەورە وەفا دەکا پێی بەڵام حەزرەتی عومەر ئەتوانێ ئیدارەی ئەزەماتکە چی ئەکا یەکە بە یەکە هەر هەموو ئەم خەڵکە تێرەکا و تێر و پڕ و پڕ خرپنەکە و نایەڵێ بمرێ ئەگەر خرپنیشی نەکرد بێتن لەو قەیرانە قوتاری کردوون ئەی فەرموو چی مامەسام أي فرموا اللهم لا تجعل هلاك أمة محمد على يدي خوايا ليدا بارمو تياتشوني أمتي محمد لسردسي من نبي من يكبر سيارة كم أو كسي استخويا كوجي أو جنجواني دمانتيك بخويا وأنا سري خوي هلا قريه سري خوي هلا قريه خويا خنكيني عمر وين كرت ئەمەرەی خوایە بەس لێ دەپاڕێمەوە ئومەتی محەممەد لە سەردەسی منە تووشی هەلاکەت نەبێ بۆیە سەیرەکەی حەزرەتی عومەر هات بەیتولمال حتا پێی کرا نەیوت وەڵا هەڵیەگرم بۆ ئەوشتە بۆ ئەوشتە بۆ ئەوشتە چونکە حەزرەتی عومەر هەموو شتی تەئمین کرده بوو 30,000 لە دەوری حکمی خۆیان 30,000 ئەسپ و 30,000 سوارچاکی بەس ئەمن و وڵاتی پاراستووە کێشەیەوە نەبوو بڵێ وەڵام من ئەم پارەی با هەڵگرم بە جێیش و تەرتیباتەکەی خۆم ئەمنی تەرتیب کردو حەزرەتی عومەر الذي أطعمهم من جوع وآمنهم من خوف ئێستا سەرەی ئەوەیە لە جوع ڕزگاری کەی لە برسێتی ڕزگاری کەی هاری بەدەمۆیە ئەم هەموو دەردەسەریە حەزرەتی عومەر دێت چۆن چارەسەریەکە وردە چارەسەری کرد بەڵام ئالێرە گەشتە بەربەست ئەی میسر ئەی عێراق ئەی شام ئەی کوێ یەک نامە ئەنێرە حەزرەتی عومەر طبعا حەزرەتی عومەر هەموو نامەکانی ماوە یەکێکە لەو سەحابە لەو خەلیفانە هەمووی ئەرشیف کراوە لە بەریتانیا ئەنظیمەی قەوانینی عومەر ئێستا شانازی پێوەکرێ لە بەریتانیا و لە ئەمریکا حەزرەتی عومەر نامەیە گەنێرێ بۆ عەمری کوڕی عاس ئەو میسرەی زۆر خۆشویستوە پێغەمبەرگیان صلی الله عليه وسلم و حەزرەتی عومەریش نامەیەکی بۆ ئەنێرێ لە نامەکەیە بڕێکیت بۆ خوێنمەوە فەرمێ واغەوثا عەمری کوڕی عاس ئەمڕۆ فریای مەدینە بکەوە عەمری کوڕی عاس ئالێرایە چییەکە نامەیەکی بۆ ئەنێرێ و ئەڵێ سەلام عەلەیکە ئەمیرە المؤمنین لەوێ قەیران نەبووە قسەشە لەوێ قەیران نەبووە بەڵێ کە قەیرانیش نەبووە نانوتووە با ئەوە مەدینەیە لە ناو بەریناش چی بکەین و ئەمانە ئەویشت عەرزەکەم بۆ عەمری کوڕی عاس یەک سڵاوی بۆ نێرێ و نامەیەکی بۆ نێرێ ئەفەرمێ ئەتاکە الغەوث لأبعثن بعير لها أولها عندك وآخرها عندي يقافلت بو أن يرم قربان سري لا يتوبه وآخرك لا يمنيش به حضرتي عمري كوري عاس هرب السريعي قافليكي بري كرت بريتي بولا أردو قنم عمري كوري عاس 20 دانە پاپۆڕی ئەو سەردەمەی بەڕێ کرد ئەم جاریان چی لێ کرد ڕۆن و ئارد
5,000 دەستە قاتی جل و بەرگی جوانی نارد. ئەنجارە تەبەریە فەرمێ ئەبوو عوبەیدە 4,000 قافڵەی بەڕێ کرد. ئەنجارە مەعاویە 3,000 قافڵەی بەڕێ کرد. بە برای گەوری خۆم بڵێم سعدی کوڕی عەباس، سعدی کوڕی وەقاس، سعد بن وەقاس 3,000 ئابا و 3,000 قافڵەی بەڕێ کرد. ئەمەش هەر هەمووی بەرهەمی ئەو هەیمەنە و چالاکی و چاکی بوو کە حەزرەتی عومەر کە کردوێتی قسەکە ئەزانین چی؟ ئەزانی بۆیان کرد مامۆستا؟ یعنی ئەمە قسێکی زۆر با زوبێر ئاوام کوڕ ئامیشی پێ بڵێم ئەویش چوو چی کرد؟ هەمووی ئەم هەموو قافڵەکانیان بەڕێ کرد و بیرکەرەوانێ بە جل و بەرگ و بەوە لەکوێوە ڕۆشتە ئەو دەوڵەتانەی کە فەتحیان کردووە موسڵمان چۆ بە شمشێر عەلا ئاساس بە شمشێر هەمویانی کوشتووە. بەڵام ئاوا هاریکاریەکەن بۆ ئەیکەن ئێستا ئەویش عەرزەکەم، بەڵام پێشەوەی عەرزەکەم زوبەیری کوڕی عەوامە فەرمێ یەک لە قافڵەکان کە هات حەزرەتی عومەر وتی نەیهێنیتە شارەوە، هەر یەکسەر بڕۆ فڵانە قەبیلە هەمووی ئاگا لێ بوو، چونکە حەزرەتی عومەر لە سەردەمی جەهالەتیشە حەزرەتی عومەر سەفیری قوڕەیش بووە، حەزرەتی عومەر ئەندام پەرلەمانی دارن نەدووە بووە، هەر لە تەمەنی 20 ساڵی و 24 ساڵەیە لەگەڵ ئەو هەموو پیاوە گەورانەیە بووە، یەکێک لە هەرە سەفیرە گەورە و جوانەکانی زەمەنی جەهالەتی قوڕەیش حەزرەتی عومەر بووە، هەر سەفیر بووە لە پەرلەمانی ئەوەیە کە دارون نەدووە بووە. مامۆسای برام حەزرەتی عومەر فەرمووی ئەوانە زۆر ناڕەحەتن، یەک دانەشی ئەو نەڕۆن نەنان نە هیچ شتێکی نەگەێنیتە مەدینە، بە حوشترەوە لەوێ بەرنامەیەکیان بۆ دابنێ، بەس چەند ماڵێک حوشترێکی بەرێ بە بار و بە حوشترەوە بەس پیان ئەڵەی بیکەن بە قاورمە. هەر ڕێگە فەرمێ فەلیەحفەظ شەحمە وەلیوقەدد لەحمە. ئەمە قەدیم قاورمە کراوە؟ ئەم کوردی خۆمان هەمووی لەگە حەزرەتی عومەر و هەر لە قەدیمەوەمان کردووە، خواردنیشمان لێک وەشە بیە. فەلیەحفەظ شەحمە وەلیوقەدد لەحمە، هەمووی بکەنە قاورمە، ڕۆنەکەی پارێزن، شەحم و لەحمی هەمووی بۆ خۆیان بێ. پێی بژینیان کردە ناو گۆزەوە مامۆستا، من کوڕی لادێم چاکی لێزانام لە قەدیمەوە هەبووە، شەحم و لەحم کراوەتە گۆزەوە نەفەوتاوە مامۆستا ئەو گۆزە گەورەکان. ئەنجا فەرمووی دوو قاتیشیانە دەیتێ مامۆستا، قاتێکی زستانە، قاتێکی هاوینە. فەرمووی هەموو مانیەکیش ئیشی تۆیە ئاگا لەوانە بێم، بە بارەوە بە حوشترەوە بەنانەوە بەخوانەوە هەمووی تەسلیم بەو قەبیلە کرا. قەبیلەی زۆر دوژمن هەبوون، زۆر لە گرانیە بۆیان دەرکەوت عەدالەتی ئیسلام و جوانی ئیسلام چییە. ئەوەیان بۆ دەرکەوت کە عومەر هەر لە یەکەم ڕۆژۆ کە بوو بەوالی و کات خوتبەیدا و فەرمووی کاکە من یەک ئەرزم هەیە، ئەو ئەرزەم کرد بە بیمە، ئەو ئەرزەم کرد بە تەئمینی سەحی بۆ مەڕضا. حەزرەتی عومەر یەکەم تەئمینی سەحی کە دانرا حەزرەتی عومەر داینا. حەزرەتی عومەر کە ئەمەی کرە زانی بۆ کردی، ئەمە بەبێ منەتی نامانێرە بۆ عەمەر نامانێرێ بۆ عێراق نامانێرێ بۆ بەسرە بۆ کوفە بۆ شام و شیراز. یەک نقطەت پێ ئەڵم کە من شەرمم پێ نییە هەموو جارێک ئێڵێم، بەشێک کە ئێمە ئەڵێن وەڵا دیراسەیەکی زۆر وردی فتوحاتی ئیسلامی تا ئەوروپام کردووە، یەک دنێک شەرمم پێ نییە کە ئەڵێم بە چەک چوون بۆ ئەوێ، بە سیلاحەوە چوون بۆ ئەوێ، بە شمشێرەوە چوون بۆ ئەوێ. لەبەر چی؟ ئەوروپا خۆی داوای مسلمانانی کردووە. ئەوروپا تارقی کوڕی زیاد کە ئێمە ئەڵێن تارقی کوڕی زیاد شەڵا کاتێکە بێ من بە درێژی بۆت باسەکەم، تارقی کوڕی زیاد کە ئەڵێ کەشتەکانم سووتان و چیم سووتان و چیم سووتان، خۆ کەشتەکانی مسلمان نەبوو. ئەو پیاوە مەسیحیەکە هەمووی کەشتەکانی دایە، وتی وەرە ڕزگارمان کە کەشتەکان هەر نەسووتاوە، ئەوە بەحر لە دواتانوێ و ئەوە دوژمن لە پێشتانوێ و کەشتەکان نەسووتێنم، کەشتی نەسووتە، کەشتی بە ئەمانەتی چاوی شەیتان کێرە بێ ناوی ئەو کابرام لەبیر چووە، کەشتی بە ئەمانەتی ئەو درایە. بۆیە کە عێراق ئێمەی کورد ڕزگارمان بوو لە هەیمەنەی فورس، ئەقباتەکانی میسر، ئەقباتەکانی میسر بۆ هەرچی ماڵ و سامانە دایان بە عەمەروتیان بیبە بۆ عومەر. ئەزانی بۆ لەبەرەوەی عومەر کاتێک هات حەزرەتی عومەر لە میسر ئەزانی چی پێوت، میسر ئەوانیان لەبیر ناچێتەوە کە عومەر کاتێک دێ سەرۆکی کەنیسەی ئەقبات بە عەمری کوڕی عازە فەرمێ حەزرەتی عومەرە فەرمێ بەبێ پرسی ئەو هیچ ناکەی مامۆستا بنیامین ئەندا، ئەڵێ بەبێ ئەو هیچ دەست پەنجە ناکەی بە ئاوە، ئەو مستەشارە دەبێت. مامۆستا ئەوەیان لەبیر نەچێتەوە، ئەویان لەبیر نەچێتەوە کە یەکەم کەس مانع هەدمە الکەنائیس میسریەکان
ئەقباتەکان حەزرەتی عومەر بوو ئەویان لەبیر نەچۆتۆ کە حەزرەتی عومەر بەهێنی فەرموو بە عەمری کوڕی عاس فەرمووی عاملوا ئەقباطە میسڕ کەئەهلیکم وعەشیرەتیکم. زۆر باش مامۆستای بەڕێز دەوترێ حەزرەتی عومەر خوا لێی ڕازی بێ لەم کاتانەیە هەندێک لە ئەحکامی ئیسلامی ڕاگرتووە لە کاتی قەیرانەکانە. ئەمە چۆنە؟ ئەوشت ئەرزەکەم بەس ئەگەر ئیزن بە یەک بەشکە کەلیمە تاواو ئەمە زۆر گرنگە لە مامۆستا. کاتێک حەزرەتی عومەر بۆیە بە زەراعەت دەستی پێکرد ئیسفادەی لە زەراعەتی میسر کردووە ئیسفادەی لە سەوادی عێراق کردووە بە ئارزی عێراق تا سەواد لە پڕی و چڕی و سەوزایە پێوتە ڕەشی کردوتەوە. حەزرەتی عومەر ئەیان کە خاوەنداریەتەکەیان نەگەڕێتەوە بۆ میسر ئەو زەریبەی ئەوان لە سەریان دانابوون حەزرەتی عومەر ئەوانەی لەسەر لابردن. حەزرەتی عومەر فەرمووی ئەی عەمری کوڕی عاس بەس ئەو مەفهومە بۆ خەڵک ڕاستکەینەوانێ کە ئێمە بە شەڕە چەقۆ و بە شەڕە شمشێر چوین ئەوانەمان کوشتۆ پێمان وتون ئەبێ ئیمان بێنن ئەبێ ئیمان بێنن. ئەو نقطەیەم لەبیر ناچێ عەرز دەکەم بە سەیری حەزرەتی عومەر کە ئەفەرمێ لا تسكن القرى ولا أموال المصريين فإياك أن تزاحمهم. لناو أي عمري كوري عاز بجي شكت بله نچنە ناو گوندەکان و ئەزیەتیان بن و زەراعەتیان لێ تێک بن زەراعەت و ماڵی خۆیانە ئەنتە وەجەیشوکە فی ئەڕضیهم تۆ و جەیشەکەت لە ئەرزی ئەوانە وەرە دەرەوانێ ئەفەرمێ حەتتا لا تەخافە النساء والأطفال با مناڵ و ژن نەترسن ئەوێ بەجێ بێڵەوە ئەزیەتیان مەدە. میسریەکان بۆیە ئەو هەموو پارە ئەنێرن. مامۆستا سیاسەی دەرەوەی حەزرەتی عومەر زۆر گرنگ بووە توانیوێتی لە دەرەوە لە ناوەوە هەموو ئیدارەی ئەزەماتی پێ بکە ئەگەر لە ناوە لێت قەوما تۆ نەتوانی هاوپەیمانێکت هەبێ کەسێکت هەبێ هاریکاریت بکە لێ دەقەومێ. بۆیە حەزرەتی عومەر سەیری چیە فەرمێ ئەخشى على نساء الشام وأطفال الشام أن يظلمهم الرجال. من لە مناڵەکانە ترسم پیاوان مناڵانی شام ژنەکانی شام پیاوەکان زوڵمیان لێکەن. بۆیە حەزرەتی عومەر ئەو ڕۆژە هیچ ژنێک نەبوو حەزرەتی عومەری لەبیر چوو بێتەوە لە کاتێکە کە 400 درهم بۆ ئافرەت 200 درهم بۆ مناڵە کە تازە لە دایکە بێ 300 درەمەزانی بۆ کێ بوو بۆ مناڵە بێ باوکەکان بوو. ئەنجارە حەزرەتی عومەر کاتێک کە مەسیحیەکەی بینی فەرمووی ئەوە تۆ زەڵەم ناک زوڵممان لێ کردی بە گەنجی پارەمان لێگرتی ما ئەنسەف ناک ئێستاژە بێ پارە بۆ بڕمەوانێ. ئەمانە ئەم مەفهومە جوانانە لای هەمویان ماوە. حەزرەتی عومەر خەڵکی میسر زانیان لەبیر ناچێ مەسیحیەکان لەبیریان ناچێ. ڕۆژێک حەزرەتی عومەر بە ئافرەتێکی وتی بۆ موسڵمان نابی ئەویش وتی لا تعطيني حقي حتى أسلم حقەکەم پارەکەم نایەت تا مسلمانە بم. حەزرەتی عومەر فەرمووی ئەستەغفر الله ئەستەغفر الله ئەستەغفر الله دایگیان لا إكراه في الدين لا إكراه في الدين هذه حاجتك. خواز دینێکی ناوێ بە زۆر بێمە مەعاشی خۆتە وەڵام من ئەگەر لەگەڵ تۆ نەبم مەعاشەوە بڕم. حەزرەتی عومەر کافر بە کافریەکەی خۆی مەجووسەکانی بەحرێ ئاگریانە پەرست حەزرەتی عومەر مەعاش و نان و زادی خۆیدایە. بۆیە ئەمانە کۆمەڵێ مەبادئن کە بەڕاستی ئێمە ئەبێ زۆر جوان لی تێبگەین. ئەو کاتەش کە حکومەکان قەتعەکە مامۆستا هەرمە بەستەکەم ئالم خاڵەیە ئەوە بوو کە بزانین بۆ عێراق کردووە ئەمەمان مەسەن قەتعی کردووە کامانە بوون قەتعی کردووە بۆچی کردوونی. ئێمە ئەگەر سیر بکەین حەزرەتی عومەر دەست بڕینی نێشت لەو دەستی دزی نەئەبڕی. کاتێککە هین دێت ئەو کابرایە دێت ناوی چییە یەک لە عەبدەکان دزی ئەکا حوشترێگە دزێ. حەزرەتی عومەر فەرمێ عەبدەکە خاوەنی ئەو عەبدە وەرە پارەکەی بدە دەستی ئەوە نابڕم پارە لە تۆ ئەسێنم چونکە ئەمڕۆ ڕۆژێکی سوێن بەخوا لە ساڵی وایە من دەست نابڕم تعتیلی نەکردووە. مەسلحە لەکوێ بێ شەرعی خوا لەوەیە تعتیلی حکمی نەکردووە. بۆیە حەزرەتی عومەر ئارێرا کە دەست نابڕێ خەڵک نانییە بیخوا بتڵە غازێگە دزێ وەرە حای بەرەو دنیا ئەو لاولای لێ بکە تەنکەرێکی گەورە دزێ کەس ناڵێ ئەوە بۆ ئاکەی کێشەکەی بۆ چارەسەر بکە ئەمجار هەنجا وەرە حکمی لەسەر تەطبیقکە و قانونی لەسەر تەطبیقکە. بۆیە کە حەزرەتی عومەر تاوای لێ هات ئیتر خەڵکی وردە بوژانەوانێ خەڵک دڵی خۆش بوو خەڵک وای لێ هات ئەزانی کە حەزرەتی عومەر گەشتە مەرحەلەیەک ئیتر لەولا هاریکاری دەرەکی هات لەم لە وڵات بوژایەوە حتا چی تریشی کرد زەکاتی تاخیر کرد.
زكاتی تأخیر کرد حەزرەتی عومەر ئەحکامەکان. یەک لە ئەحکامەکان زەکات تأخیرکردن بوو ئەنجا حەزرەتی عومەر ئەوە بوو ئەرزی عێراق و ئەوانەی دابەش نەکرد بیلال وتی من دابەشی یەکەم حەزرەتی عومەر شورای لێگرتن لە ئەنسار لە مهاجرین لە گەنج لە بەتەمەنەکان فەرمووی ئەم ئەرزە با بۆ خۆیان بێ ئێمە سوود لە بەروبوومەکەی ببینین ئێستا بۆ ئەرزی لێ بسێنم بۆیە کورد و عەرەب و عێراق و هەمووی لەبەیک اللهم لەبەیکمان و تۆ بۆ دینی خوا بۆیە خورماڵەکەی لای تۆ و مزگەوتە جوانەکەی زەمەنی سەحابە ماوە بۆیە ئەسحابە سپی هەیە بۆیە جابانی کوردیت هەیە بۆیە لە لای من ئەسحابە عەرەبە ڕەشەکە هەیە ئێمە هاتوین لە زوڵمی فرز ڕزگارمان ببێ ئەوروپا کە ئیسلام بۆی ئەچێ وەگاتە پەنای فەڕەنسا بۆ چوو بۆ هاتن کاتێک لە زەریبە لە باج لە کوشتێر لە اقتصاب بەهۆی ئیسلام چوو بۆ چارەسەری قەیران ئیسلام حەلی پێ بووە کە یانزانی پیاوێکی تایە یان بەرنامەیەکیان پێەیە ئیسلام ئەو بەرنامەیەکەیە ئەسڵەن ئیسلام لە جزیەی لە خەڵک نەسەندووە جزیەشی لە خەڵک سندووە کاتێک جزیەی لە خەڵک سندووە ئەسڵەن جزیە لەسەر پیر و لەسەر ئەمانەی نەهێشتووە لەسەر داماوی نێشتۆ لەسەر گەنجێکی بەهێز لە زەمانێکە کە کاتێک نەیتوانی بێ دیفاع بکە مامۆستا کە کاتێک نەیتوانیوە دیفاعکە ئیسلام دیفاع لە ماڵی لە ناموسی لە شەرەفی لە کەرامەتی ئەزانی لە یەک لە شەڕەکانە هەموو جزیەشی بۆ گەڕانەوە ئێستا هەموو ژیانی ئەوروپا و ڕۆژاوا لەسەر وەرگرتنی باجە باجی لێ وەرەگرێ بەڵام خزمەتیەکە باشە خزمەت گوزاری تەواوی بۆ دابینەکە هەمان مۆدێلە بەڵێ هەمان مۆدێلە کە باجی لێ وەرگرتوون حەزرەتی عومەر باش مامەسا باجیش لە هەموو کەزاڵن وەرنەگیراوە ئەیدەیە کەس لێ وەرگیرا ئافرەت لێ وەرنەگیراوە ساڵانە پارەیەکی جوزئی کەم دراوە بە یەک شەرت دانیشە بۆ خۆت عسکەری مەکە چونکە حەزرەتی عومەر دیوانی وەزارەتی جوندی هەبووە عسکەری خۆی بەجیا بووە حتا حەزرەتی عومەر بە دەستوری ئەمڕۆ زەریبەی لەسەر ئەسپ و ترتیبات داناوە حەزرەتی عومەر کاتێ تاجرەکان ڕەحلەتە شیتائی وەسەیف بۆ شام عشری لەسەر داناوە حەزرەتی عومەر کۆمەڵی جوانی وای هەیە کە خەمی ئەزانی چی بووە لەگەڵ ئەمەشە ئەڵێ خوایە مامۆسا عەباس ئەم حەزرەتی عومەر ئەڵێ خوایە لا تحاسبني لا تسألني عن عجائز أهل العراق خوایە محاسبەم نەکەی لەسەر پیرێژنەکانی ئەهلی عێراق خوایە محاسبەم مەکە لا تسألني عنهم خوایە حەزرەتی عومەر خەمی پیرێژنەکانیشی بووە جارێکی کاڵە خوایە لا تسألني عن أرامل العراق خوایە خەمی بێوەژنەکانمە لە ڕۆژی قیامەتا شەرمەزارم نەکەی فەرمانڕەوایانی ئێستا گەر بیانەوێت چاو لە عومەر بکەن ئەگەر نەنگی نەکەن مەسرن لەوەیە پیان عیب نەبێت چاو لەو بکەن زۆر بە ئاسانی ئەتوانن کێشەکان و قێرانەکانی ئەم سەردەمە تێپەڕێنیان مامەسە تێپەڕێ خۆ ئەسڵ ئەزانێسی چی جوانیە ئەمە جوانی نییە من شانازی بکەم با شانازی بە جیڤارەوە بکەم جیڤارە شانازی بە ئیسلامەوە کردووە جیڤارە کاتێک ساڵی شەستەکان لە پێش وەفاتی محەممەد خەتابی و جیڤاراش ئەو دێ بۆ لای لە میسرەچێ بۆ لای ئەڵێ من هاتووم فێری ئەو دەستور و سەورە جوانەی خۆتم بکەی باشێ ئێمە بۆ جەواهرلال نارۆ پێی شەرم نییە دێت لە نەحوە الحوڕیەیە لە یاداشتەکانیە لە کتێبەکانی کەیە شانازی بە عومەرێکەوەکە کە عومەرە زانی چی هەموو جوانیەکانی ژیانی سەرەتای ژیانی بریتی بووە لە تیکە و نانی ئەو خەڵکە مامۆسا ئەیوە خۆزگایە پارەی وامە هاتە دەست کە دوایش هاتە دەستی ئەی فەرموو چی ئەەکەم 1000 دینارە دەم بە جلەکان سەریکە 1000 دینار بۆ ئەسپەکەی و سیارەکەی 1000 دینار بۆ چەک و سیلاحەکەی 1000 دینار بۆ ژن و مناڵەکەی 1000 دیناریش بۆ جل و بەرک و پۆشاکەکەی فەقیری نەهێشت ئەزانی جەنابی مامۆستایانی خۆ گەر دوور بێ یان جۆرێک لە ئەوە خۆیان بگرنەوە لەوەی چاو لە عومەر و کێشەکانی کاوت باشترین چارەسەرە بەرنامەکەی عومەر بکەن بۆ چارەسەری خێرانەکان خۆ لەم سەردەمەیە نمونە گەلێکی زۆرە نمونێکی زۆر زۆرمانەیە ئەگەر بیڵێ نەگەی کاکە ئەمە سعودی لەبەر چای من و تۆیە ئەم محەممەد سەلمانە ها دەزانی چی کرد ئادەی بن تەلال و بن فولان و بن عەلان زەحمەت نەبێورن بۆ فڵانە فندق ها بۆ خزمەکانی کۆ کردەوە دوایەتی نانێکی چەور و جوان بخۆن و خواتان لەگەڵ بێ بەڵام هەر کەسە پێشەوەی بڕوا ئەو نامە بخوێنێتەوە ئادەی بن تەلال 12 ملیارمان بۆ دابنێ ئادەی بن فولانی ئامۆزا و خزم و تیت کەزا ئەومە دابنێ بە جەلسەیەکا قفڵیانە لە ئینەکە حەلی ئەو کێشیانە کرد مالیزیا مالیزیا مامەسا قەتەر
بە سعودێت و بە ئیمارات و بە کوێتۆ چیان لێ نەکرد هەر هات 3500 دانە جوانەگا و فلان لە ئەمریکا هات چی هات کێشەی 2010 لە 2007 کێشەی بۆ دروستکرا لە 2010 کێشەی هەمووی حل کرا مامۆستا یعنی حلول ئەگەر بمانەوێ برا تاجرێکە بینی گەنجێک بە 2 ساڵ 5,000 دەفتەریان و نازان 50 دەفتەر 50 میلیۆنە چەنە کۆی کردو ئێمە لە نەڕۆ یەک و پارە کۆکەین و ئێمە ناڵێن ژێرزەمینمانەیە ئەمە بۆ فەرمان ڕەوایان چیت هەیە بۆ خەڵک میلەتەکەمان زۆر گوناحە مامۆستا میلەتێکی ئەومە گوناحی نێمە سی ساڵە زانی چیەکەین گۆرانی بۆ کەسانێک گەڵین و دڵداریەکی یەکتەرەفە ئەکەین مامۆستا سی ساڵە ئەوەمان خۆشەوەن سی ساڵە ئێمە ئەڵێن بەخوا ئێوەمان زۆر خۆشەوێ ئەم بەعسە ئەولاتر چێ بە نەفرەت بێ ئەوە ئازاری داین دەوەرن ئێوەش خەمێک لە ئێمە بخۆن بیرێ لە ئێمە بکەنەوانێ میلەتی ئێمە هەر ئێستش گۆرانی و ئاواز دەڵێ بەم دەسەڵاتدارانەیە بە ناشکوری نەبێ دەسەڵاتدارێک کە من هەموو جارێک گەڵێم مامۆستا خۆ تۆش ناوەتوویەک هەرۆکو من گەنج بوو جوانترین ڕسم جوانترین وێنە کە من ئەم بینی نەوەتوویەک چکۆلەش بووم زۆر گەورەش نەبووین وێنەی ئەم سەرکردانەی خۆمان بوو هەیان بۆ ئەو کاتە سەری سپی بوو زۆر جوان بوو یەک پرسیارەکەم ئێستا سەری ڕەش بۆتەوە ئێستا سەری ڕەش بۆتەوە بە وێنەکانی جوانە من خۆشترین شت مامۆستا زانی چی بوو لام وێنەی سەرکردەکانی خۆم ببینم بڵێ بۆ ئێستا ئەو وێنە جوانە ماوە لە ئینتیفازەکەیان مامۆستا یەک پرسیار لە ئینتیفازەکەی ئەگەر کەسێک باتە سەر ئەو مەیدانە ئەو قسەیەکی بە پەرپرسەکانی ئێمە بووتە لە توپەتمان ناکردن ئەمان بیر ناکەن و ئێستا لە یەک پۆستی فەیسبووکە لە یەک پۆستە هەرچی ڕەمزی مرد و زینومانەیە جنێوی پێدرێ بۆ ئێستەش نایەن ناڵێن پارەی ژێرزەمینمانەیە دەوەرە وەک سەلمە ئیمارات مامۆستا ئیمارات زانی چی کرد کاتمە ماوە وڵی زۆر کەم زۆر ویستم ئەو پرسیار بکەم بڵێم لێ ئێمە لێرە عمرێکمان دەسەکەوێ کێشەکانمان چارەسەر بکەن یانە مامۆستا ئەوەی لەسەر ڕێجوانەکەی عومەر بڕوا لەسەر ئەم جوانی عومەر بڕوا بۆ نابێ ئەم هەموو جوانیت هەیە ئەم هەموو ڕەمزە پاکەت هەیە ناکرێ بۆ ناکرێ ئێمە بتوانین بەڵێ خزمەتی جوانکەین خزمەتی چاکەین هەر ئەو بەرنامەی عومەر بەکاری هێنا ئەویش چییە ئەکرێ پیاوانێک لەم سەردەمەیە بۆ ناکرێ مامۆستا یەک شت هەیە بەکارهێنانی کابرا ئەمەت پاک بوو دەستت پاک بوو بۆ ناکرێ ئەم سەروەت و سامانە ئەوە زۆرە بەشی هەموویەکە مامۆستا ئیمارات ئەزمەیەک یاد بەسەرە بەس بۆی لیان تێک نەچێ هەرچی پارە و سەروەت و سامانەیە خستی خزمەتی ئەو مەشروعە گەورەوە کە خستی خزمەتی و مەشروعە گەورە و خەڵکەکە و میلەتەکە بوژانەوە ئەزانی سی مامۆستا بە یەک قسە کۆتایی پێبێنم دوو ئاژەڵمان هەیە یەکیان ڕەمزی پاشایەتی و ئازایەتی مەیدانە کە شێرە بەس یەک سیفەتی زۆر ناشرینی هەیە شێر تا تێر نەخوا بەشی گەل نادا بەشی بەچکەکانی نادا پڵنگ ئەزانی چ جوانە تا بەچکەکانی نەخوا خۆی نایخوا ئیمارات و ئەو وڵاتانە بەچکەیان تێر کرد خۆشیان بە دەستداشەیەکەوە ڕوان نەزانی بەشی خۆیان دەمێنێتەوە بەشی خۆیان ماوەتەوە بەچەکی من هەر ئەویان پێڵم بەشی هەمومانەکەم بەڵێ بەڕێز دکتۆر ئیسماعیل پێنجوێنی بانخواز و شارەزا لە سیاسی شەرعی زۆر سپاس ئەزیەتماندای ئەزیەتتان کێشا کە تەشریفتان هێنا لە خزمەتتانم ڕێز لێرەوە بەخێربێن دووبارە سەرچاو خۆشحاڵ بوون گەلێ سپاس بە وتە شیرینەکانت بە وتە جوانەکانت من لە خزمەتتان لە خزمەت بینەرانیش بە هیوادارین بینەرە بە ڕێز و خۆشەویستەکان سوودیان لەو تەشیرینەکانی جەنابی مامۆستا وەرگرت بێ ئازیزان سپاس بۆیەوە سپاس بۆ سنتەری حیکمە کە دەرفەتیان پێبەخشین بەرنامەکە لەوێ تۆمارکەین تا ئەڵقەیەکی تر پێتانەگەینەوە بەخواتانە سپێری.